تەیف سامی بۆتە دارە دەستی سیاسی هێز و لایەنەکان و بۆ مەرامی سیاسی بانگەشەی هەڵبژاردن، فشارکردن و ڕێگریکردن لە پێشکەوتنی هەرێمی کوردستان کێشە بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دروست دەکەن. ئەمە گوتەی ڕێباز حەملان، بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراقە کە خۆی لە نزیکەوە کاری لەگەڵ تەیف سامی وەزیری دارایی کردووە. دوای بڕیارەکەی تەیف سامی کاردانەوەکان تاوەکو دێت زیاتر دەبن و هەموو لایەنە کوردستانیەکان لە حەزب و پەرلەمانتار بەرپرس و شارەزایان کۆکن لەسەر ئەوەی بڕیارەکە نایاساییە و سیاسیە. ئامانجیش لێی دژایەتیکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. پارتی دیموکراتی کوردستان وەکو یەکەم حزبی سیاسی هاتە دەنگ و هۆشداری بە حکوومەتی عێراق دەدات کە ئەگەر تاوەکو پێش جەژن پارەی موچەی موچەخۆرانی هەرێم نەنێردرێت هەڵوێستی جددیان دەبێت. فازڵ نەبی، مەسعود حەیدەر و ڕێباز حەملان کە هەرسێکیان پۆستی بریکاری وەزیری دارایی عێراقیان هەبووە بڕیارەکە بە نایاسایی دادەنن و دەڵێن لە ڕووی یاسای داراییەوە بڕیارەکە پڕە لە هەڵە و دەبێت لیژنەیەکی تایبەت وەڵامی بداتەوە و بڕیارەکە هەڵبۆشێننەوە. محەممەد حاجی مەحموود، سەرۆکی سۆسیاڵ دیموکراتی کوردستان بە هەمان هەڵوێستی پێشووی دەرکەوتەوە و ڕایگەیاند داوا دەکەم ئاوەکانی هەرێم لەسەر بەغدا بگیرێتەوە و ئەگەر تەنها بە یەک گوندیش بێت دەوڵەتی کوردی ڕادەگەیەندرێت. سۆران عومەر، پەرلەمانتاری کۆمەڵی دادگەری کە یەکەم کەس بوو بڕیارەکەی لە سۆشیال میدیا بڵاو کردەوە لەسەر بابەتەکە دەڵێت بڕیارەکە نایاساییە و لە دژی موچەخۆرانی هەرێم دەرکراوە. ئەگەر بێت و حکوومەت و پەرلەمانتار و بەرپرسان یەکدەنگ بن پێش جەژن موچە دەنێردرێت. ڤیان سەبری، سەرۆکی فراکسیۆنی پارتی دەڵێت بڕیارەکە نایاساییە و تانەی لێ دەدەین. هەرێم کەمال ئاغا، سەرۆکی فراکسیۆنی یەکێتی گوتی بڕیارەکەی تەیف سامی نائەخلاقی و نادەستووریە، دژی بڕیاری دادگەی فیدراڵیە. دارا سێکانیانی، ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی یەکگرتوو دەڵێت نووسراوەکەی تەیف سامی پێچەوانەی بڕیاری دادگەی فیدراڵیە. عەلی حەمە ساڵح، سەرۆکی ڕەوتی بەرەی هەڵوێست و ئەندامی پەرلەمانی کوردستان دەڵێت عێراق تاوانبارە و ئەم شەو زانیاری نوێی ئاشکرا دەکەم.